برنا أنا اللي شديدي من مسائل الزور هسبايا بزانني إيوان. كجمعية أو كشخص إذا تريدون يعني تصيرون أعضاء تطلبون، هذا مو مجرد شو إشي خلقة بشرتي لسر حسابي. أنا كم حزب هذا استبود بس فرمان هسه كم كوبلو ما كدو لقال يعني بالله پەیوەندی باش من زۆر لەگەڵێکێتی هەیە ئەو بوو چاومان کەوت بە کاکوەسرەت بە شاناسخان. هر كردي يعني هر إنسان في الدنيا احتياج داشتي يعني إما كلهم ما لسر كنكش وقتی که ارم کله کنه و بزنس ومن تازه چمره ایران لإيران یا لترکیه درمان هيك عندنا حزب بارتي سياسي كان باشو بيشن بالزوريان يعني هو خطيه خاصه بزانم لهر بشارني أمصالة وكوبر برسي كوميتي كردي فعلي لكونغري نتوعي كردستان بپێویست مانزانی سەردانی ڕێکخراو کەساتەکانی کوردی فعلی بکەین بۆ ئەوەی کە پرسی کوردی فعلی زیاتر بڵێن وزەی پێ بدەین و پەرەی پێ بدەین و بیبینە پێشەوە. لە سەردانەکەیە باسی پرسی کوردی فعلیمان کرد چۆن ئێمە توانیومانە لە کۆنگرەی نەتەوەی کوردستانەوە پرسی کوردی فعلیمان بردۆتە یەکێتی ئەوروپا و هەروەها سێ کۆنفرانسمان گرتووە لەسەر پرسی کوردی فعلی. ئێستاش بەتەمان کارەکەمان پەرە پێ بدەین پەیوەندی کۆمیتەی کوردی فعلی لە کۆنگرەی نەتەوەی کوردستان پتە بکەین و زیاتر بیبەستێنین بە ڕێکخراو کەسایەتیەکانی ناو عێراقەوە چ لە هەرێم و چ لە بەغا و پرسی کوردی فعلی پێکەوە بەهاری کاری بتوانین بە شێوەیەکی باشتر و ڕێکوپێکتر ببین بەڕێوە. کۆنگرەی نەتەوەیمان کرد و باسی پرسی کوردی فعلیمان کرد ئەو باسەش هاتە پێشەوە کە یعنی ئەگەر بیانێ وەکو تاک یاخود وەکو کۆمیتە بیانێ ببن بە ئەندام. البته برو ئێمە سەرفرازی من کە خاتوو شەهلا حەفید کە لە کەنەکە سەردانمان کردن و لە شۆڕش و قاتوو زەینەب بە ئێمە لە ڕێکخراوی کوردی فعلی بۆ مافی مرۆڤ زۆر خۆشحاڵیم و هەمیشە حەزمانەیەت یعنی لەگەڵ کەنەکە هاوکاری کەیمن چون هەمومان یەک ئامانجمان هەیە و ئەوەی ژیانی و سەربڵندی و لەناو مردم دنیا بناسیم ناسراو بکەیمن خەڵکی کورد کە ئێمە یەکێکیمن هەرچەند هەر کەسی زاراوەی فەرقەکە یا مەسەلەن لە منطقەی یەکی کورد فعلیە یەکی سۆرانیە وەلی ئێمە فەرق ناکەیمن لێ ڕێکخراوە و حەزەکەیمن چونکە ئەزانی من کەنەکە ئەو ئامانجی هەم هەیە و ئێمە زۆر حەزەکەیمن و خواستی من بیشتر یعنی هاوکاریکەی من پیشتر خواستی من لە کۆنگرەکە شرکتکەی من وەلی یعنی متأسفانە ویزە لەگەمان دیڕسی و ئینشاءالله لە ئایندە تەمەناکەی من کە بیشتر ئێمە لەگەڵ یعنی یەکترکی هاوکاری بکەی من و خزمەت و خەڵکی کورد بکەی من.